ڕۆژ لە دوای ڕۆژ قەیرانەکان لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی قوڵتر دەبنەوە بۆ پێی کە هەر ڕۆژێک موچە دوا دەکەوێت یاخود موچە لی دەبڕێت یاخود لەوە تا لە بەغدادەوە موچە نانێرێت و ئەو بودجەی کە هێنانێت ئەمەش بۆتەوەی کە زیاتر قەیرانی دارایی ڕوو لە هەرێمی کوردستان بکات بۆ پێی ئەم قەیرانەش کاریگەرێکی زۆری دەسەر بژێی ژیانی هاوڵاتیان لەسەر ژیانی تاک هەیە لە کۆمەڵگادا هەل لە ڕووی کەسابەت و هەل لە ڕووی ئەوەی کە گوزەرانی ژیانیان بە خۆیان بەڕێبکەن کاریگەرێکی زۆری دەبێت بۆ قسەکردن لەسەر ئەو لێکەوتە خراپانی کە بووی قەیرانی دارایی بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە میوانێکمان لە سۆرانەوە ئامادەی زۆر بەڕێز مامۆستا بەرزان محەممەد مامۆستای زانکۆ مامۆستا سڵای خوا لێبێت سوپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. مامۆستای زانکۆنی مامۆستای لە پەروەردەما سوپاس بۆ تەوەرە سوپاس بۆ ئێوە سڵاو لە گوێگرانی بینەرانی کەناڵی پێیان بەڕاستی ئەو قەیرانی کە ئەمڕۆ کەوتۆتە بەرۆکی ئێمەی گرتووە لە هەرێمی کوردستاندا ئەوە ڕەگ و ڕیشەکەی بۆ لە ساڵی 91ەوە کە دەسەڵاتی هەرێمی کوردستان هاتۆتۆ ڕاپەڕنی کرد ڕەگ و ڕیشەی داکتاوە ڕەگ و ڕیشەکان چۆنن وای کردووە کە ئێستا دەرەنجامەکانی وردە وردە دەردەکەوێ یعنی دەرەنجامەکان وای کردووە تۆشی بە خەڵک داداوە ئەو قەیرانێکی ئەمڕۆ بەتابەتی لە بواری بودجەی هەرێمی بودجە و کە وای کردووە هەموو ئەو سێکتەرانی کە لە هەرێمی کوردستاندا هاتی خەڵکی هەرێمی کوردستانە کەوتۆتە قۆڕق کراوە لەلایەن دەسەڵاتێکەوە ئەو دەسەڵاتە وای کردووە توانای کارکردن و بەرهێنانی نییە ئەو بەرهەمەی کە لە هەرێمی کوردستان و هەروە داهاتانی کە ژێرخان و سەرخانی ئابووری هەمووی ڕادستی چەند کەسانێک کراوە ئەوانەش دواتان توانای کارکردن نییە گەندەڵی وای کردووە چۆشی بە هەموو شتێک داداوە هەر کاتێک کە گەندەڵی بەتەب لە بواری ئابووری و داراییدا زۆر بوو باز دەداتە بواری ئەخلاقی لە بواری ئەخلاقیدا دەبێتە هۆی ئەوەی چۆکدادان بە هاونیشتیمانیان وای کردووە دەبێتە ساخکردنەوە یان بێبەهاکردنی تاک یان تاکەکان وای کردووە لێشیان دادەبڕێت کە لێکدابڕان ناتوانێت توانایەکردنیشیان هەبێت بۆ ئەوەی خوان لەو دەسەڵاتە داماڵن ئەو دەسەڵاتە وای کردووە بێباک دەبێت لەوەی کە دەسەڵاتەکەی لە دەستدا چکە گەندەڵیەکە بازی داواتە لە ئابووری لە دارایی وای کردووە لە بواری داراییشەوە بازی داواتە بواری ئەخلاقی کە وای کردووە هێزی کۆمەڵگەی لێک دابڕان لێگرتن بەرتەوازە کردووە ئەو یەکگرتنە نەما بۆیە دەسەڵاتیش بێباکە لەوەی کە ئەو دەسەڵاتی لێ بسەنرێتەوە ئەو قەیرانی بەتای بواری بودجە کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بەتابەتی فەرمانبەرانەوە بەدەستیەوە دەناڵێنن وای کردووە بۆتە هۆی ئەوەی کە کێشە و گرفتی خێزانی لێ بکەوێتەوە یان کێشە و گرفتەکان هەموو سێکتەرەکانی ژیانی گرتوتەوە لەو کاتی ئێستادا کە خەڵکی هەرێمی کوردستان تووشێ و قەیرانە بووە وای کردووە کارەکەی دەگەڕێتەوە بۆ سیاسەتی هەڵەی ئەو بەرپرسانی کە حکومداری هەرێمی کوردستان دەکەن چونکە یەکێک لە دیارە بۆی گرفتێکەوە دەنگی ناگاتە لای ئێمە بڵێ ئەزان لە هەرێمی کوردستاندا وەک مامۆستا ئاماژەی پێکرد مامۆستا ئێستا گوێت لە دەنگی ئێمەیە بەڵێ ئێستا دەنجیەوە تاگە دەنجی بەردەوام بە مامۆستا بەڵێ ئەمارتین سین دەڵێ گەورەترین نەخۆشیەت کۆمەڵگەیەک بێکاریە چکە بێکاری تەشەنە دەکات بۆ سێکتەرەکانی کە بەتابەتی وای کردووە کە نەخۆشی دەرونی جەستەیی یعنی هەموو نەخۆشیەکان لە یەک شتدا کۆ دەبنەوە جەستەی مرۆڤ و دەرونی مرۆڤە وای کردووە کە هەموو نەخۆشیانە بێکاریە دەتڵێنی لە ناوت دەبات بۆیە ئەو بێکاریە ئێستا ئەو نەخۆشیە لە کۆمەڵگەی ئێمە تاکتاکی گرتوتەوە لە ناو تاکانشدا وای کردووە چینەباکان کە نخبەیە کە دەستیان بەسەر ئەو داهاتی هەرێمی کورد ژێرخان و سەرخانیان هەڕاست کردووە بۆیە بەتایبەتیش کە ئێستا لەگەڵ داناگەنەیەک لەسەر ئەوە نییە کە قوتی خەڵک زیانی پێدەگا بەڵکو زیانیان بە قوتی خەڵک گەیاندووە هەروە بەتایبەتی یەکێک لە زاناکانی باری ئابووری کە سێرجیان دەڵێت هەموو سێکتەرەکانی جیهان لە سەر ئابووری وەستاوە هەموو ئابووریەکان هەموو سیاسەتی هەر دەوڵەتێک بڕیاردانە لەسەر نەما ئابووریەکان
بۆش بنامە ئابوووریەکان چ بڕیارێکی سیاسی دراوە لەسەر بنەمای ئابووری هەموو ئەو بڕیارانی کە دراون لە بواری ئابووری سیاسەکان داوێنە بەڵام چێ بە شێوەیەکی سەقەتی لە بەرژەوەندی گشتینە بەڵکو لە بەرژەوەنجێکی شخصی تاچی نوخبەیەکی کە وای کردووە ئەڕۆ ئەو قەیرانەی ئەو دۆخی کوردستان خەڵکی کوردستانی بۆ شێوازێ بەو دۆخەی ساگاندووە بۆ بادۆخە گاندووە وای کردووە کە بە تایبەتی تا لە ناو خێزان ژن و مێرد لەگەڵ یەک ئێستا بە تایبەتی کێشەی ئابووری هەروەها لەگەڵ کوڕ لەگەڵ کچ لەگەڵ دایک ئەوە هەموو قەیرانی گەورەنە بەڵام نازان بەرپرسانی ئێمە نەگوێیان لێیە نەهەستی پێ دەکەن نەدەیبینن بە تایبەتیش کە لە بڵێ مامۆستا بارزان یعنی شرۆڤەیەکی ئابووریانە بۆ ئابووری خێزان بەجیا و ئابووری گشتی کۆمەلگای کوردی ئێستا بکەین یعنی ئابووری بۆ گەیشتوێتە ئەم بارەدۆخی کە هەیە ئایا ئابوووریەکە بەرەو باشتر ڕۆیا بەرەو خراپتریا بەو شێوەیە دەمێنێتەوە ئەوە حکوومەتی هەرێم دەسەڵاتی سیاسی چی لە پشتەوەیەتی چی پاڵی پێوە دەنێ کە ئابووری خێزان و ئابووری کۆمەلگا بەم ئاقارە و بەم بارەدۆخەیە بگەێنێت ئەمستا ئەوە ئابوووریەکی سیاسی سیستەماتیکیان داناوە بۆخان لە ساڵی 91ەوە کەوانە هاتنەوە ڕێسکە بناغەی گەندەڵیان دروست کردووە بە تایبەتی شەڕی ناوەخۆ کە دروستکراوە شەڕی ناوەخۆ لەسەر ئەوەی نەبووە کە بڵین ئەوە خاکە و ئەوە کۆمەڵی بەرژەوەندیەکان لەسەر چێ لەسەر بودجێ لەسەر پارەیە کاتێک کە پارتیوێکێتی گەیشتنە خاڵی هەڵبەش 50 بە 50 50 بە 50 ئەوە قۆناغێکە یعنی بە کوردی $100 بێ 50 بۆ تۆ 50 بۆ من لەو کاتۆ بناغت دامەزراوە ئەوانەی خۆیان پڕ کردووە لە ناوچینێکیان کە بۆ پارەش گەندەڵی نەکات چاولەوانە دەکات یعنی وەکو چاولێکەری وەک کۆپیەر چۆن ئێستا تو شتێک دەنووسی کۆپی دەکەوێت چکە لەبەر کۆپی دەکەوێت ئەوانەی دەدێنە ئەو دەسەڵاتەی ئەو کورسەی دەگنە دەست ئەگەر لەبەر پارەکەش نەبێ چاولەوانی کێ دەکەن لەوانەی کێ دەکەن کە چیان کردووە گەندەڵی ئیداری دارایی کە باکێشا وای کردو ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بەرزیددا نەتوانرا سیستەمێکی ئابووری خێزانی دادپەروەری کۆمەڵایەتی چونکە ئێستا لە وڵاتی ئێمەدا لە هەرێمی کوردستان بە تایبەتی دادپەروەری کۆمەڵایەتی لەبار چووە بە تایبەتی لە بواری خێزانی کە هەموو سێکتەرەکانی ژیانی گرتوتەوە لە باری پشتوکارکردن لە باری پیشەسازی لە باری وبەرهێنان هەموو ئەوانە پاشەکشەی کردووە و پاشەکشێتریش دەکا بەو سیاسەتەی من یەک داوای هەرێمی کوردستان هەیە لە سێ سەرۆکاتێکە و دڵخۆشیش بم کە کۆبوونەوە بکرێ و کۆبوونەوەوانە بڕیارشی نیشتیمانیان دابا ئەگەر لەسەر ئاستی نیشتیمانیە دوو خەڵ هەیە لێرە لەسەر ئاستی نیشتیمانیان هەیە ئەوە بە دەسەڵاتەکە ڕەدەستکەن و بەشکەستی ئیداری و ئابووری خۆیان دابنێن و بڵێن ئۆپۆزیسیۆن وەرە ئێوە زۆر هەڵەبووریاتان لە دوو ئێمە کرد بە دەسەڵاتەکە تەسمیلی ئێوەکەین بۆی ئەو قەوارە ئەو سیاسی ئەو خوێنی هەڵەتیان و شەهیدانی کوردستان لە دەست نەچێت تەسمیلی ئێوە دەکەم بزانین ئێوە ئەو دوو ساڵە چ دەکەن خۆی خەرا لە دنیاخە بە ئەوان ببنە تەماشاکەر ئەگەر ناشکرێ هەستی نیشتیمانی و ئابووری و ئەوان نییە بەس تەنها سەرمایە خۆکردنێ بۆ نوخبەیەکی خۆیان بۆ شەخسی خۆیان ئەوە بە ڕادەستی بەغدایکەنەوە بڵێن ئێمە توانای سلمانمان کە توانای ئیداری و دارایی و ئابووری هەرێمی کوردستانمانە ناتوانین بەڕێوەبەر بین ناتوانین لە بواری سێکتەرە کۆی سێکتەرەکان نەک یەک و دوو کۆی سێکتەرەکانی کە لە بەڕێوەبەراتی هەڵەتی تا وای کردووە کە ئێستا بازەکەیدا ناتوانین بەڕێوەبەری زۆر باشە مامۆستا بەرزان تا چەند هۆشیاری هاوڵاتیان گرنگە لەمەڕ قبول نەکردنی ئەو کێشانی قەیرانانی کە حکوومەت هەرێمی کوردستان دووچاری هاوڵاتیانی کردو تا چەند گرنگە هاوڵاتیان هۆشیاری ئەویان لا دروست بێت کە ئەم دۆخە قبول نەکەنەوە تا بە شێوازێک ناڕزایی دەرببڕن و جێگەی قبول نەبێت کە بەردەوام موچیان پێ نەدرێت موچیان لێ ببڕێت مامۆستا وەک باسم کرد لە سێکتەرەکان بە تایبەتی گەندەڵی کە بەزیدا سێکوسکەی گرت ئەو سێکوسکێ زۆر ئەستەمە بنەبڕ بکرێت چۆن بنەبڕ دەکرێت هاوڵاتیان یەکگیر بن ئەو یەکگیربوونا لە دارایی ئابووریەکەیدا بازدات و ئەخلاقی بەتەوازەی کردووە یعنی دەسەڵات ئەوە ئەو ئیشەی کە کردوێتی هەڕمەچینەی کردووە سیستەماتیکی کردووە بە شێوەیەکی زانستی دارایی ئابووری گەندەڵی داکتاوە ئەوەش چۆن دەکرێت دەبێت هەوڵاتیان بە تایبەتی دەستگا ڕاگەیاندنەکان بە بینراوە بیستراوە و خوێندراوە ئەوانە کاریگەریەکی زۆریان هەیە بە تایبەتیش ئۆپۆزیسیۆن کەڕۆ ئۆپۆزیسیۆنێک لە کوردستاندا بە کۆمەڵ و یەکگرتو و هەروانەوەی و حیزب هەموو حیزبەکان کە ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی حکوومەتدانە جگەل لەو حیزبێکە لە دەسەڵاتدان
دەتوانن یەکگرتنیەکی هەڵبەش دروست بکەن بۆی خەڵکەکەش لە خوارەوە ئەوانش یەکگرتو بن بەڵام ئەگەر لەسەر ئەو پۆزیسیۆنش یەکگرتو نەبێت خەڵکیش ناتوانێت یەکگرتو بێت بۆیە دەسەڵات کاری لەسەر کرد بەرتەوازەی دروستکات تا نەتوانێت یەکگرێ ڕۆشنبیران و نووسەران و ئەوانش لێکدا بڕن هەر یەکە و بەیەکیان خڕبنەوە یەک بگرن بۆ ئەوەی ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ دەربازبوون لەو قەیرانە لەو دەسەڵاتە کە ناتوانێت سیستەمێکی ئابووری دادپەرووری کۆمەڵایەتی بۆ هەرێمی کوردستان دابین بکات. مامۆستا بارزان بۆ شۆڕەڤ ئابووریەی بەڕێستان بۆ بارودۆخی ئابووری خێزانەکان و کۆمەلگا کردت ئەو بارودۆخە سیاسی هاتوۆتە پێشەوە. شرۆڤەکارانی ئابووری دەتوانن ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان لە ئەگەری بەگوێکردنی دەسەڵات بۆ پرۆژەی ئابووری ناسان بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان لەم قۆناغە جێگیر و خراپەی کە ئێستاکە هەیە بە تۆزێک بەرەو باشتر بڕوادیانی مەجای ئەوە ماوە لە هەموو قۆناغەکانە ئەگەری ئەوە هەیە قۆناغەکە بەرەو باشتر بچێت. بڵێ مامۆستا ئەوە چۆن دەکرێت هەموو شتێک هەموو قەیرانێک هەموو کێشەیەک چارەسەرێکی هەیە بەڵام چارەسەرەکە چۆن دەبێت ئەوانە بستنە لایەک دەسەڵاتەکە چۆلکەن کۆمەڵی خەڵکی پسپۆڕ و ئەکادیمی بێن بەرنامەیەک دابژن باوکە بە 2 ساڵی ئەو قەیران شتانە نامێنێت سەردەمی عومەر کوڕ عەبدولعەزیز بە ماوەی 2 ساڵ هیچ کەس نەما ئەوەی پێ بدەن سارانەی پێ بدەن یعنی لە قەیران بە تایبەتی سەردەمی بۆش لە وڵاتێتەکانی ئەمریکا وای کردووە کە قەیرانشی گەورە دروست بوو 700 میلیارد دلاری تەرخان کرد کە قەیرانەکەی نێشت بە تایبەتی ئۆباما 800 میلیارد دلاری تەرخان کرد کە ئەو قەیرانە وای کرد ئەوانە وای کرد چارەسەر هەیە بەڵام ئەوانە گوێ لە دەوروبەرەکەی خۆیان نەبێ ناگرن دەوروبەرەکانش خۆشیان ڕێگەکان داکتەوە لە گەندەڵی وای کردووە لە بێئەزموونی بەڕێوەبەرایەتی ئەوەش ناتوانێت چارەسەر بکرێت بەڵام چارەسەرەکان هەیە بەڵام ئەوانە بیر لە چارەسەر ناکەنەوە بیر لە خراپتر دەکەنەوە بۆی خەڵکەکە دەست لە هەموو شتێک بشووە خەڵکەکە چۆک دادا بەرامبەر ئەو دەسەڵاتی کە ئێستا وای کردووە بارودۆخی هەرێمی کوردستانی بەرەو شوێنێکی نادیار بردووە و نادیارتریش دەڕوە ئەگەر بەو شێوازە بڕوە. زۆر باشە مامۆستا بەرزان قوڵبوونەوەی ئەم قەیرانانە پێت وایە دەبێتەوەی ئەوەی کە کێشە کۆمەڵایەتیەکان ڕوو لە زیادبوون بکەن بۆ نۆ کێشەی کوشتنە کێشەی دزیکردنە زۆرێک لە وڵاتان کە قەیرانێکی دارایی یاخود نەبوونی پارە و نەبوونی داهات لە وڵاتدا ڕوودات کێشەیەکی زۆر لە وڵاتەکەدا دروست دەبێت پێت وایە لە هەرێمی کوردستاندا ئەم کێشانە سەر هەڵبدەن؟ ئەمستا کێشەکان زۆرن کێشەکان لە ڕادە تێپەڕیوە لە دیاریدە بۆتە پیشەیی وای کرد کێشەکان گەلێک زۆرن بڕۆ ناودادگاکان ڕێژەی تەلاق لە ڕادە بەدەرە تەلاقەکە بۆچی دەگەڕێتەوە ئەو باری دارایی کەمی لە بواری بۆ خێزان وای کرد خێزانی لێک کردوتەوە لەگەڵ کوڕیەک نییە کوڕ لەگەڵ داگیەک نییە کەس لەگەڵ بابیەک نییە کەس لەگەڵ داگ ئەوانە هەموو بوونە هۆی ئەوەی قەیرانەکە وای کردووە لێک پەرتەوازە بن پەرتەوازەی خێزانی زۆرە کێشە کۆمەڵاتەکان زۆرە دزیکردن زۆرە گرتن و کوشتن زۆرە قەرز و قۆڵ زۆرە کۆت کاتی خۆی ئێستا ناتوانێت قەرزی بدەرێ بۆیە گرتن و کوشتن ئەو کێشانە وردە وردە بەرەو زیادبوون دەڕۆن چکە ئەگەر ئەو شێوازەی بێ کە ئەوان هیچ حسابێک بۆ بەردانەکەن و ئەوەی ئی خۆمە بۆ خۆمە ئەوەی تۆش بۆ من بۆ شێوازە بڕوە کێشەکان لە دەست دەردەچن و بە شێوازێکی لە دەست دەرچووە بارودۆخی هەرێمی کوردستان هیچ کێشی بەسەر نەماوە. بەڕێستان وەک ئابووری ناسێک ئەو بارودۆخە ئابووری ئێستاکە لە هەرێمی کوردستان دروست بووە دەبینین لە بوونی قەیرانی دارایی بەشێک لە نرخی کۆمەڵێک لە کاڵا و مڵک و شوێنەکان بەرز بووەتەوە بۆ کڕین لە پێچەوانەشەوە بۆ فرۆشتن هەرزانە بۆ کڕین گرانە جۆرێک لە ناجیاوازی و هاوسەنگی هەیە لە نێوان بەشێک لە شارەکانی کوردستان بەشێک لە جۆری مڵکەکان ئەمانە بۆچی لەکیەوە سەرچاوەگرێ ینی ئەم پشێویە لە بازار هەردیسانە کارێ پەیوەندی بە قەیرانە داراییەکانەوە هەیە ینی لە هەنێک شوێنەکان بەشێک لە مڵکەکان زۆر گرانبوون لە هەنێکیش هەرزانە هەتا کەلوپەلی سادە جێگیر نییە هیچ شتێک جێگیر نییە ینی ئەمانە بۆچی بەو شێوەیە دەبن؟ بڵێ ئازیان ئەوانە دەستیان خستۆتە ناو وەک باسمان کرد سەرەتا هەموو سێکتەرەکان لەوانەشدا بە تایبەتی باری ئابووری باری بازرگانیکردن هاوردەکردن هێنان و ناردن هەمویان لە دەستی خۆیاندەیە کاوشتانە لە دەستی خۆیان دابێ بە ئارەزوی خۆیان دێنن تەماشا بازاڕەکان بکە بۆ قەیرانە گەورە کەلوپەلەکانی خواردەمەنی هەم کەلوپەلە پێداویستەکانی کە نرخیان کەم نەکرا بەرز بێتەوە کەم نەکراوە ئەو هۆکارەکەی چیە بۆ ئەوەی چۆک بەڵاتی دادەن بازرگانیەکانی خۆیان سەر بگرێت و قازانجیش زۆر بەدەست بێنن یەک
مڵکم زەویزارەکان لە کوردستاندا لە شوێنێکەوە بۆ شوێنێک هەپەز و داپەزی پێ دەکرێت ئەوە هەمووی دەسەڵاتە وا دەکات بەهۆی بڕیارێکەوە لەیەکەوە لە ناوچەیەک لە شوێنێک لە شارێک لە قەزایەک لە پارێزگایەک نرخی زەویەکان بەرز دەبێتەوە وای کردووە ئەو زەویانی هەیە کە بەخوای مامەڵەی پێوە دەکەن بیفرۆشن دواتر لەیەکەوە بڕیاریشکە دەن زەویەکان دووبارە نزم دەبنەوە بۆی ئەو پارەی کڕنە چەند بەرامبەر زەویەکانی دووبارە پێ بکڕنەوە ئەوان هەم ماڵەکردنە بە سەرخان و ژێرخانی وڵاتەکەمان بە مافی قوتی هەوڵاتیانی هەرێمی کوردستان دنا هیچ شتێکیکە لە گۆڕین زۆر باشە مامۆستا بەهۆی ئەو پێشتر ئاماژەت پێکرد بۆی ئەو لێکەوتە سیاسانەوە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە قەیرانەکان زیاتر بەرەو قوڵبوونەوە دەچن لەم قوڵبوونەوەی قەیرانە دارایەدا تاک دەبێت چی بکات دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکات کە دێتە پێشەوەی بەڵێ تاک یەکشتی لەسەرە چی هیچ تر نەماوە تاک پەنای بۆ بەرێ خۆ پیشاندان هەموو شتێک کراوە ناڕەزایەتیە بەڵام ئەوانە گوێ ناگرن چکەش هەموو شتەکان لە ڕاددا دەڵێکە جاک پڕبووی پەرداخۆبوو ئاوی دەسەر دەژێ بەڵام ئەوە لە پڕبوون و ئەشتانە چۆتە دەرێ باردۆخی هەرێمی کوردستان وای کردووە تاچی بەرەو شپرەزەیی بردووە تا ڕۆژانە سەدان گەنج هەزاران گەنج لە وڵاتی ئێمە کۆز دەکات بۆ دەرەوە ڕوئی خۆی سەدا نەوەتی لێ دڵنیانەیە لە ئاوەکەدا دەپەڕێتەوە یان دەخنچێت هەزاران گەنج لەو کەمپانە کەوتووە لەو وڵاتانە لە کوچە و کۆڵانەکان کەوتووە لە تورکیا لە یۆنان ئەوانە کە شرۆڤێشی ئەوەی ئابووری بکەین با کردە پێگەی ئابووری هەرێمی کوردستان تا متمانەی بە دۆخی هەرێمی کوردستان نەماوە بۆیە پەنا دەباتە بەرمەرگ بۆ ئەوەی ڕزگاری بێ لێرە بەس لەو وڵاتەدا لەو ناوچەیەدا لەو هەرێمەدا نمێنێتەوە پەنا بەرێتە بەرناوچەیەکە بەروڵاتێکە بەرکو کە شەو و ڕۆژ هەوڵدا بۆ قوتی خۆی پێی باشتر نەک لەو دۆخە قورسە و ناهەموارەدا ژیان بەرێتە سەر زۆر باشە مامۆستا لە کۆتا پرسیاردەمەیە ئەوە بپرسم ئەو ئاڵۆزیی لە نێوان هەرێم و بەغدا هەیە وە قۆڵبوونەوەی قەیرانەکان و ڕێکەوتنەکانیان ئەمانە کاریگەریەکی ڕاستەخۆی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دەبێت ئەو کاریگەریە خراپە ڕاستۆخۆیانە چین چۆن کاریگەری دەکات کە دەبێت ئێمە خۆمانی بۆ ئامادە بکەین یا خۆت خانەوادەی ئابووری خانەوادەیەک بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ حاڵەتێکی وە وەکو ڕێنمایەکی ئابووریانە بۆ تاکەکانی کۆمەڵگاش و خێزانەکانی ناو کۆمەڵگاش بڵێ قەیرانەکان بە تایبەتی پێک نهاتنی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا جات کێشەکان بە زۆری لێرن یان هەندێک کێشە لەوێندەرە هەیە ئەو گرفتانەکە چارەسەر ناکرێن کۆمەڵێک مەبەستی لە پشتە بەڵام هاوڵاتیان لی بێئاگانە بە کردووە قەیرانەکان وردە وردە لە زیادبووندایە بە تایبەتی ئەو دۆخەی هەرێمی کوردستان تێدا هەرێمی کوردستان خێزانی کوردستان بە باردۆخشتی زۆر سەختدا تێپەڕیوە لە دوای 2016 ئەوانە لە 16 ئەوانە حتا دەگاتێ پێگەیشتوین با کردووە بە بەهۆی چەندگرتنەوە لە هەموو شتێک خێزانی کورد بە تایبەتی تاگیان خێزانداری وای کردووەکە باردۆخەکەی وا قۆستۆتەوە کە موچەکان بە تایبەتی ساڵێکە ئینسان دوو موچێ سێ موچە چوار موچێ وەرگرتووەویش بە لێبڕینێکی 121 و 118 وای کردە ئەوە بە تایبەتی بۆ ئەوانەی خاوەن کرێچینە یان خاوەنی خێزانداریە کۆمەڵێک پێداویستی بە تایبەتی ئاو کارەبا ئەو خزمەت گوزاریانە کە سەرەتاییە هیچ نییە لە وڵاتێمەدا بەڵام نرخەکانیان زۆرە با کردووە شانی هەوڵاتیانی زۆر قرس کردە ئەوەش بۆتە گرفتێکی گەورە بە تایبەتی ئێستا ئەومە لە مانجی 11 نزیک دەبنەوە لە 12 تەنها 4 موچە دراوە لەو 4 موچەیەش وای کردووە کە بڵێنە 6 مانگ ئەوەی کرێتی بێ پارەکەی لە شوێ دێنێ یعنی خەڵکەکە هەموو جیفانەکانی ئەوەی داشینا بە هەمووی سەرف کردوێتەوە لەو قەیرانەی یان لەو بێموچەیەدا ئەوەی دەستی پێوە گرتووە نۆخبەیەکە کەمە بەڵام هێڵی هەژاری لە ڕادە بەدەرە خەڵکەکە هیچی پێ نەماوە ناچارە پەنابەرێتە بەرچی بەرخۆ پیشاندان کرا بەرناڕزایەتی بە هەر شێوازی و گفتار کۆمەڵێک ئەو شێوازانی کە لە باری کۆمەڵایەتیدا لە بواری کەمکردنەوەی قەیرانەکان هەوڵ درا بۆی بەڵام هەوڵەکان جێخوایان نەگرتووە و جددیتر بکرێنەوە و خەڵکەکە بەگەڕتر بێت بۆی کە هەرێمی کوردستان چیتر یاری بە قوت و مافی هەوڵاتیانی هەرێمی کوردستان نەکات چونکە داهات زۆرە لە هەموو سێکتەرەکان داهات کۆ دەکرێتەوە بەڵام ئەوان بەس وەردەگرن سرف ناکەنەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا بەرزان محەممەد مامۆستای ئابووری سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو. زۆر سپاس.